گەڕانەوەی بەخشکە و بە بێدەنگی گەشتی ئەرشاد، خۆراگری جەماوەر و قوڵبوونەوەی ناکۆکیە ناوخۆییەکان. بە گوێرەی هەواڵەکان ڕۆژی دووشەممە 26 پوشپەڕ هێزە ئینتزامیەکان ئۆتۆمۆبیلەکانی گەشتی ئەرشادیان سەر لە نوێ هێناوەتەوە سەر شەقامەکانی شاری سنە. ئەو ئۆتۆمۆبیلانە هیچ هێمایەکیان نییە و خەڵک لە ڕووی ڕەفتاری ئازاردەری ئەو مەئمورە ژنانە ئاگاداری ئەم بابەتە بوون کە بەرامبەر بەو ژن و کچانە دەکرێت کە بە ئازادی جل و بەرگ دەپۆشن. بەرپرسان جەختیان لەوە کردوێتەوە کە مەئمورەکان یەکەم جار لە حاڵەتە پێویستیەکاندا هوشداری زارەکی دەدەن. هەروەها لیباس شەخسیە بە کرێگیراوەکانیش بە ڕوخساری داپۆشراوەوە شان بە شانی هێزە ئینتزامیەکان بوونیان هەیە. ڕۆژی 25 پوشپەڕ وتەپێژی فەراجا لە وتوێژێکدا لەگەڵ ئاژانسی هەواڵی تەسنیم سەر بە سەپای پاسداران بەبێ ئاماژەدان بە گەشتی ئێرشاد پشڕاستی کردەوە کە گەشتەکانی پۆلیس بە ئۆتۆمۆبیل و پیادە لە شەقامەکاندا جێگیر کراون. ئەو هەروەها جەختی لەوە کردەوە کە مەئمورەکان لە سەرانسەری وڵات بەرخورد بەو ژنانە دەکەن کە بە وتەی ئەو نۆرمشکێنن. جەختی لەوەش کردەوە کە تونترکردنەوەی کردەوەکانی دژ بە ژنان بە فەرمانی بەرپرسانی هێزی جێبەجێکردن و دادوەری ئەنجام درراوە. ئەم هەواڵە کە بەواتای سەر لە نوێ گەڕانەوەی بە بێدەنگی گەشتی ئێرشادە بۆ تاقیکردنەوە و لە ڕووی ترسەوە شەپۆلێک لە ناڕەزایەتی لە شارەکاندا وروژاند کە لە خۆراگری ژنان و جەماوەری ئازادی خواست لە بەرامبەر بە کرێگیراوانی ڕژیم و هەروەها لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا ڕەنگی دایەوە. بەهۆی ناڕەزایەتیە بەربڵاوەکانی ناو کۆمەلگا بەشێک لە بەرپرسانی حکوومەت لە پەیوەندیەدا لەگەڵ تەسنیم بە ترسەوە جەختیان لەوە کردوتەوە کە ڕئیسی فەرمانی گەڕانەوەی گەشتی ئەرشادی نەداوە. ترسی دەست و پەیوەندیەکانی ڕژیم لە خۆراگری بۆ وێرانی خەڵکو بە تایبەت ژنان واقعیە. بڵاوبوونەوەی فیلمی شەڕ و تێکەڵچوونی کچێک لەگەڵ مەئمورێکی ژن لە ناوچەی گیشای تاران ڕۆژی 24 پوشپەڕ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەنگدانەوەیەکی بەربڵاوی هەبوو. هەر بەو هۆیشەوە پۆلیس گەشتی ئۆتۆمۆبیل و پیادەی تەنیا لە چەند شوێنێکی تاران جێگیر کرد. هەر لەو ڕۆژەدا کۆمەڵێک خەڵک لە بورجی میلاد لە تاران لە فستیڤاڵی لێدوما سەمایان کرد و خۆشییان دەربڕی. سەما و هەڵپەڕکەی ژنان بەبێ حیجابی زۆرم لێ بەڕێوە چوو. کاربەدەستانی حکوومەتی بە کوژانەوەی بەرقی هۆڵەکە ترسی خۆیان لەو حرەکەتەی ئامادەبووان نیشاندا. راپۆرت و هەواڵی سەما و شادی ئازادانە لەو فستیڤاڵە کە بۆ ستایشکردنی هونەر و مۆسیقای ناوچەی لۆڕستان بەڕێوە چوو لە کۆمەلگا و تۆڕە کۆمەڵایەتیەکان بە شێوەیەکی بەرفراوان پێشوازیان لێکرا. ڕۆژی 25 پوشپەڕی ژمارەیەک ژن و پیاوی ئازادی خواست لە شاری ڕەشت لەگەڵ مەئمورانی گەشتی ئێرشاد تێکەڵچوون. لەو ڕۆژەدا بە کرێگیراوان دەیانویست سێ ژنی ئازادی خواز و ئازاد پۆشت دەستگیر بکەن، بەڵام بەهۆی ناڕەزایەتی و خۆراگری جەماوەرەوە سەرکەوتوو نەبوون. لە درێژەی ئەو دۆخەدا بە کرێگیراوانی لیباس شەخسی هەوڵیاندا بە گازی فرمێسکڕێش بڵاوە بەو خەڵکە بکەن و خەڵک بە دروشمی مەرگ بۆ خامنەی ناچار بە پاشەکشیان کردن. بە گوێرەی گرتەیەکی ڤیددیۆیی کە لە یوتیوب بڵاو کراوەتەوە ڕۆژی 26 پوشپەڕ مەئمورانی گەشتی ئێرشاد لە ئیسفەهان بە بیانووی نەپۆشینی حیجاب لە هەوڵی دەستگیرکردنی ژنێکی ئازادی خوازدا بوون کە ئەو هەوڵەش بەهۆی ناڕەزایەتی خەڵکەوە شکست دێنێت. هێندێک لەو لایەنەی کە خۆیان بە دڵسۆزی نظام ناو دەبن هێزە بەناو توندڕەوەکان بە پاڵنەر و هۆکاری گەڕانەوەی بە بێدەنگی و بە خشکەی گەشتی ئەرشاد دەزانن. ئەوان قبولیان کردووە کە خەڵک بربەست و سنوورەکانی حجابیان بەزاندووە و چیتر ناگەڕێنەوە بۆ سەردەمی پێشوو. ڕۆژنامەی ئێعتماد نووسیوێتی گەشتی ئەرشاد ئەوەندە کاریگەری خراپی لەسەر بیر و ڕای گشتی هەبووە کە دووبارە دەرکەوتن و گەڕانەوەی لەگەڵ هیچ لۆژیک و عەقڵێکی تەواودا ناگونجێت. ڕێفۆرمخوازانی حکوومەتیش هۆشداریان داوە سەبارەت بە مەترسی گەڕانەوەی گەشتی ئەرشاد. جەماران ڕۆژی 26 پوشپەڕ نووسیوێتی محەممەد خاتەمی ئەمڕۆ لە نێو ڕاوێژکارەکانیدا گەڕانەوەی گەشتی ئێرشادی بەخۆ لە ناوبردن ناوبردووە. بەرپرسانی ڕژیم کە توانایی هیچ چاکسازییەکیان نییە بۆ کەمکردنەوەی هەژاری و بێکاری و بێماڵ و حاڵی و هەروەها
بەهۆی ناڕزایەتی بەربڵاو لە هەمبەر نەبوونی ماف و ئازادی دموکراتیک لەم ڕۆژانەی سەروبەندی ساڵیادی شۆڕشی ژن ژیان ئازادی هەوڵی سەرکوتگرانی خۆیان بەڕادەیەکی زۆر پەرە پێداوە کە گەڕانەوەی بە خشکەی گەشتی ئەرشادیش هەر لەو چوارچێوەیەدایە. دەسەڵاتداران دەرکیان بەوە کردووە کە هەر سازشێک لەگەڵ کرێکارانی خەباتکار لەوانەش مامۆستا و کرێکارانی خانەنشین، زەحمەتکێشانی تێکۆشەر، ژنانی ئازادی خواست، دادخوازان و لە سەرووی هەموو شیانەوە دایکانی بوێر، خوێندکارانی ڕادیکاڵ و هونەرمەندانی ناڕازی تەواوەتی ڕژیمی ئیسلامی ڕوبەڕووی مەترسی لە ناوچوون دەکاتەوە. هەر بۆیە ئەوان لەگەڵ خەڵکدا چوونەتە ناو نەبەردێکی چارەنووسسازەوە. هەموو ئەو مانگرتن و خەبات و ناڕزایەتیانەی کە بەردەوام ڕوو لە پەرەسەندنن دەیسەلمێنن کە ژنان و پیاوانی تووڕە و خەباتکار بۆ سەرکەوتن لەم نەبەردەدا هەموو هێز و ئەزمونێکی خۆیان بەکاردەهێن و لە گۆڕنانی کۆماری ئیسلامی لە واقعیەت نزیک دەکەنەوە.